لە بەرنامەی شەمپەنجە ئەم جارە باز لە دیاردەی سوالکردن دەکەین. ئەوەی ئێستا لە دەستم دەیبینن ئەمە گوڵی نێرگزە، ئەمە شەقامی گرتووە، سای دێکونیوی گرتووە. باشە بە ناوی گوڵفرۆشتن. فرینەشی دانایە بپسی و ئاوشتیوا دەفرۆشی کە چاوی بە مەفرەزەکانمان کە چاوی بە پۆلیس کرد ڕای کردە پشت ئەو سیارەکە. 220 کەسمان دیپۆرت کردەوە بەس ئەوانی دەژێر و سوارکەر بوونا بە بڕیاری وەزارەتی ناوخۆ و حالەتی کەشمان هەبووە مەسەرەن عایلە وە سێ کوڕ و بابەک پێکەوە جیرانە و ئیجراءاتی یاساییان لەگەڵ کرایە. تاوانی ئەو منداڵە چییە لەسەر شەقام بازرگانی پێوە دەکرێت بۆ کۆکردنەوەی پارە و گەرمکردنی جورفانی چێ ئەو ئافرەتانە. لە بەرنامەی شەمپەنجە ئەم جارە باز لە دیاردەی سوالکردن دەکەین کە دیاردەیەکی جیهانی قێزەون ناشارستانیە، سیمایەکی ناشرنی بەخشیوە بۆ شوێنانەی کە ئەم دیاردەی تێدا بەردەستەیە کە هەیە. لەم بەرنامە بە دۆداچوون دەکەین با بزانین حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و دام و دەستگای پەیوەندیدارەکان چیان کردووە بۆ ڕێگری لەم دیاردەیە، چونکە ئەم دیاردەی سوالکردنە زۆر جار تاوانی قێزەون و گەورەی لێ دروست دەبێت لە بازرگانیکردن بە ئافرەتان، بە منداڵان، بە مرۆڤ و ئەنجامدانی تاوانی دزی و چەندین تاوانیتری لێ دەبێتەوە. ئەم باندانە چێن و کە دەستگیر دەکرێن چیان لێ دێت. تەواوی وردەکاری ئەم بەرنامەیە باز دەکەین شێواز و جۆرەکان و فێڵکردن و هەڵخەڵتاندنی ئەم کەسانش باز دەکەین کە خۆیان وا نیشاندن ئەمانە هەژارن، بەڵام ئەمانە هەژار نین لە ڕاستیدا، ئەمانە کەسی دەوڵەمەندن لە چێت لە هەڵخەڵەتاندنی خەڵک و فڕوفێڵکردن بۆ کۆکردنەوەی پارە. خەڵک هەبوو لە یەک ڕۆژی سەروی ملیۆنە دیناری بەدەستکەوتووە. وردەکاریەکان لە شەمپەنجە زانیاری ورد باندێکی دەستگیر کراوە نیشانتان دەدەین. شەمپەنجە بە دیاردەی سوالکردن و تاوانەکانی پشت ئەو دیاردەیە دەست پێ دەکات. بە پێی بەدواداچوونەکانی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ئەو دیاردانەی سەرشەقام و شۆستەکان کە بوونی هەیە لە نەوجەوان و منداڵان و ئافرەتان کە سوالکردنا چەند هۆکارێک هەیە. یەکەم هۆکاری کۆمەڵایەتی و تێکچوونی شیرازەی خێزان و جیابوونەوەی دایک و باوکان ئەو هۆکارانەوا دەکات منداڵان لەسەر شۆستە و شەقام و شوێنە گشتەکان کار بکەن. هۆکاری دووەم ئابووری و پەیداکردنی بژێوی ژیانی ئەو سواکەرانە هەستی خەڵک ڕادەچێشن منداڵ و ئافرەتان و منداڵی ساوا بۆ کۆکردنەوەی پارە بەکاردێت. هۆکاری سێم دەچێتە قالبی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بە تایبەت منداڵان و ئافرەتان کە لە پاڵ ئەو کارکردنە با شێوازی جۆرا و جۆر لە گوڵفرۆشی و دەستپانکردنەوە و کلینی سوودەیان شێوازی تر بۆ کۆکردنەوەی پارە و سوال بەکاردەهێنرێن. ئەو دیاردەیەی سوالکردنیش بە پێی یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵی 1969 ئەم دیاردەیە وەک تاوان هەژمار کراوە لە مادەی 390 تا 392 بە وردی باسی ئەو تاوانە و وردەکارەکانی کردووە. بە دەستگیرکردنی باندێکی سوالکەر کە هەمویان ئەندامی یەک خێزان و بیانین دەست پێ دەکەین.
هێنا بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر. هێزەکانی پۆلیس لە ئەرک و هەوڵدان وەک هەر تاوانێکی تر مامەڵە لەگەڵ ئەو دیاردەیە دەکەن وەک دەسەڵاتی جێبەجێکردن هەڵمەتەکانیان لە چوارچوەی بڕیاری دادگا و حکوومەت بەردەوامە بۆ دەرجکردنی ئەم باندانە. لە چوارچوەی هەڵمەتەکانی وەزارەتی ناوەخۆ و پۆلیسی پارێزگای هەولێر بۆ دەرجکردنی ئەو کەسانەی کە لە شەقام شوێنە گشتەکان لە چوارەیانەکان سوال دەکەن پۆلیسی هەولێر کۆمەڵێکی لەو کەسانە دەرجی کردووە. ئەمانە یەکتر ئەناسن کچە خاڵ و کچە مام و پەیوەندی خێزانیەکان و کۆمەڵایەتەکان کە سوکارێکترن. ئەمە پڕێتی لە پارەیەکی زۆر دەستی بەسدا گیراوە کە لە ئەنجامی سوالکردنی ئەم سوالکەرانە پۆلیسی هەولێر دەستی بەسدا گرتووە تۆمەت ئەو کەسانەی دەرجی کردووە. لەمەوەتان پێ بڵێم ئەو سوالکەرانە ئەمە کە دیارەکی شارستانی نییە ناشارستانیە سیمایکی ناشرنی بە هەموو ئەو شانە بەخشیە ئەمانە خەڵک نیگەران دەکەن خەڵک بێزار دەکەن. ئەمانە چ دەکەن ئەمە بە هەڵدەزانن کە خەڵکی شاری هەولێر بەتایبەت و هەرێمی کوردستان بەگشتی سۆزیان دەزولێنن ئیدی خەڵکەکی خێرکەرن هاوکاری ئەو کەسانە دەکەن ئەوانەی کە لیان دەخۆمێت ئەمانە وا خۆیان نیشانداوە کە لیان قەوماوە هەر یەک لەمانە بە شێوازێک و زۆرێک هاوڵاتیان هەڵخەڵەتەن و فێڵیانی کردووە بە ڕاچێتەی پزیشک و بە راپۆرتی پزیشکی و بەوەی کە پارەی پێنیە دەچێتەوە شارەکەی و کۆمەڵێک سیناریۆی ساختە بەکاران هێناوە بەنەمانە پێشان ناخۆشە پێیان دەڵێ ئێستا چ دەکەن گیرفانی خەڵکی بەتاڵ دەکەن بۆی کە بە ناوی جیازیە. پۆلیسی هەولێر چاودێریان دەکات ئەمان چاودێری کراون باشە بەچێکیان هەبوونن بەچێکیان ئۆتۆمبیلیان هەیە قوتابیان هەیە خەتی لە هێلەکان کار دەکەن بەڵام دەرفەتیان زانیەوە لە پێش مزگەفتەکان لە هەندێک شوێن سوالیان کردووە. ئەمانە دەبینن پۆلیسی پارێزگای هەولێر کۆمەڵێک لەو کەسانی دەرجی کردووە زۆر زاگلێش دەکرێت دەڵێن بۆچی ئەمانە بەردەبن ئازاد دەبن کە دەرجی دەکرێن بەڵام هەڵمەتەکان سکرایتەوە بەردەوام دەبێت پرسیارەکانمێ بۆچی زۆر جار لە ئەنجامی ئەم سوالکردنە تاوان دروست دەبێت خەڵک هەڵدەخەڵەتێنن فڕفێڵ دروست دەبێت شێوازی جیاواز بازرگانیکردن بە منداڵ بەکاریان دێنن بەم شێوەیە دەیانەوەی پارەکۆکەنەوە با بزانین ئەمانە چۆن شەقام بەکاردێن هەستی و سۆزی خەڵک بەکاردێن. لەگەڵ هێزەکانی پۆلیسی فریاکەوتنی هەولێر ١04 و پۆلیسی شارەوانی و نێشتنی تاوان بە دوواداچوون بۆ ئەو دیاردە و حاڵەتانە دەکەین کە بوونەتە هۆکاری نیگەرانی هاوڵاتیان و تێکدانی دۆخی شۆستە و شەقامەکان بە ناوی سوالکردن و دەستگێڕی. بەڕێوەبەری پۆلیسی شارەوانی هەولێر شێواز و ڕێکاری دەرجیکردنی ئەم تۆمەتبارانە دەخاتە ڕوو بە تایبەت بیانیەکان. لە ئێمە وەکو بەشی پۆلیسی شارەوانی سەرۆڕەتی پۆلیسی پارێزگای هەولێر دوای چاودێریکردن بە دۆداچوونی تەواوی ئەو سوالکەر و دەژێڕانە کە لە تەرەفلایەتی شەقامە شتەکان و شوێنەکان کە کاری دەڕۆزە و سوالکەر دەکەن بە هاوبەشی گشت بەش و بۆ نووسنگەکانی سەرۆڕەتی پۆلیسی پارێزگای هەولێر کە دایانگرن تەسلیم بە ئێمەیان دەکەن ئێمەش لێرە پەراوی لێکۆڵینەوەیان بۆ دەکەینەوە ڕەوانی پێش دادوەری لێکۆڵینەوەیان دەکەین و بە بڕیاری دادگا ئیجراتیان لەگەڵ دەکرێتن. ئێمە هەر لە پارەوەی کە ئیجراتی یاساییان لەگەڵ دەکەین بە بڕیارە چشمان هەیە بە بڕیاری بەڕێز وەزارەتی ناوخۆ ئەوانەی کە غەیرە عراقینە دیپۆرتیان دەکەینەوە پاڵەکە تقریبان ساڵی پار نێزگەی 220 کەسمان دیپۆرت کردەوە بەس ئەوانی دەژێر و سوارکەر بوونە بە بڕیاری وەزارەتی ناوخۆ و حالەتی کەشمان هەبووە مەسەرەن عایلە بووە سێ کوڕ و بابەک پێکەوە جیرانە و ئیجراتی یاساییان لەگەڵ کرایە. ئەم هەڵمەتانەی هێزەکانی ناوەخۆ پۆلیسی فریاکەوتن ئەمانە چۆن چاودێری شەقام و ئەم شوێنە گشتیان دەکەن چواریانەکان ئەم شوێنانەی کەوا خەڵکانێک
بەتابەت ئەوانەی بێگانەن چیان کردووە لە شوێ گروپ و بانک سواریانەکان بەکاردێنن دەڵێن دەفرۆشنەوەش ئەمانە چاودێری دەکرێن ئەو هەموو فڕ و فێڵ و هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان کە بۆ کۆکردنەوەی پارە بە ناوی هەژاری بە ناوی لێقەوماوی لەگەڵ ئەم مەفرەزانە دەرەچین دەمانێت بزانین ڕۆڵی پۆلیس و هێزەکانی ناوەخۆ چییە لە پاکردنەوەی شەقامەکان لە نەهێشتنی ئەم دیاردا ناشارستانی و سیمان ناشرنا بۆ ئەوەی چیتریش لەم شەقامانە خەڵک نیگەران نەکەن. لە یوتێرن شوێنی سوڕانەوەی ئۆتۆمبیل و شتیوایە بەڵام ئەوە دانیشتووە بە شێوەیەکی زۆر مەترسیدار یعنی دانیشتە فرینەکی دانە بپسی و ئاوشتیوا دەفرۆشی کە چاوی بە مەفرەزەکانمان کە چاوی بە پۆلیس کرد ڕای کردە پشت ئەو سیارێک. ئەمە فلکی سوڕانەوەیە لێرە هیچ کەس نەپێویستی بە ئاوە نەپێویستی بە کۆلای پێویستی بە هیچ نییە شوێنەکەت خەتەر لە خۆت خراپە لێرە بە ناوی فرۆشتنی کەلوپەل سوال دەکەن ئەمانە بۆیە لێ پرسنەوە دەکرێت ئەو دایە ئەگە پێویستی بە شتێک هەبی لە ڕووی قاوەنی هەمووی یارمەتیا درێ هاوکاریە کرێ ئەمە ژیانی خۆش لە خەتەریاتدایە چەند هیچ زاریت کە دەژی نەکرای نایانگوتی ئێرە مخالفەنجاریش گیرایوەیە مانگرتیە وایە ئەو یەکەم زارت نییە نانە یەکەم زار نیە داشمی ئێرە غەڵەتە ئێرە خراپە ئێرە مەترسیدارە لە بە تو. بەس لێر لەو شوێنانە دەیانبینی لە ترابایدی دەیانبینی لەناو بازار دەیانبینی بەس بەڕاستی ئێرە پێتان بووە یعنی شاریان پیس کردێ بەڕاستی ئیوای تێدا یعنی هەر زیادیش یعنی ئەوە نییە برێن وەزعیشی باشە نییە هەیە ساقشی بدەێرە بژێت هەیە تەکسیشی پێە سەیدی دەزانی پۆشتەکان بەخۆ بابیان تەکسیان پێەیە دەسوڕێنەوە چەند دەرئیش هەبیتن و ڕاز مندارەکان لێوێ دادنێ هەمووش بە تەکسی دێن ئەو دیاردێ زۆر دەبین نەنگوت هەز زۆر دەبین بە بەردەوام دەبین یعنی وەزعیشان باشە وەزعیان باشە هیچ ئەویان نییە بەس ئەوە ئیشەی ئیشیانەوە هەیە ڕاستە کابرا هەیە خۆی بە معوەق پیشدەدا کەچی ڕۆژانەی لە ڕۆژانی زۆران زیاترە ڕۆژانی زیادە زۆر زیادە ڕۆژێ هەیە 250 هەیە وەڵی سوودی دەخوا کابراایە لە ڕۆژێ 300,000 کیلۆمتر. ئەم هەڵمەتانە ڕۆژانە بەردەوامن لە شۆستە و چواریانەکان پۆلیس بەردەوام ئامادەیە بۆ ئەوەی چاودێری ئەم شوێنانە بکەن بۆ دەرجیکردنی ئەو کەسانە ئەمەش بۆ ڕوبەڕووبوونی ئەم باندانە و نێشتنی ئەم دیاردەیە. جاران لەم بازاڕە ڕەنگە زۆر جەدەمانبینی خەڵک نیگەران بوو لەوەی کە ڕێژەکی زۆر لە سواکەر هەبوو باشە کاک مقدم چیتان کرد بۆ ئەوەی ئەم سواکەران نمینێن ئەوانە دەبوونە هۆکاری چ بۆ هاوڵاتیان. بڵێ سەبارەت بە پرسیارەکەت کاگالن بازاری هەولێر پێشتر دەمانبینی لە هەر دوکانێک و سوالکەرێک لە پێشی بوو یاخود دەستژێرێک لە پێشی بوو کەوا ئەو سوالکەرانە ئیشیان یعنی بۆ کاسبی بۆ ئیشکردن نەداتن ناو بازار یعنی محتاج نین ئەوانە وەزعیشیان باشە دارایی بازارانیان باشە بەڵێ فەقیر نین فێری ئیشەکە بووینە فێری ئیشەکە بن لەبەر ئێمە ئەو کاتێککە زۆر بەجات کە لە ڕێگەی تیمەکانمە لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای دەستگیرمان کردوون بردومانە بۆ بن کە بۆ کاتی لێکۆڵینەوە سەیری جیرفانیان دەکەین سەیری باخەڵیان دەکەین هیوا هەیە ڕۆژێ 200,000 بەخوای تا بن ملیۆنی دەڕوا هەیەە ینی ئەوانە هەبووە ئۆتۆمبیلی خۆشەوی خانی خۆشیە لێرەوی شێ بکە ئەمە هەمانە ئۆتۆمبیلی خۆیانە دێن سێ منداڵی خۆی سێ منداڵی خزم و کەسەکانی خۆی دێن لە ناو بازاری شاری هەولێر دادنێن تا دوان درەنگانی شەو ئێوارە و عیشا دوای عیشا کۆیان دەکەن و دایان بنەوە ئەوانە فێرە تیجارەتێک بوونا فێرە قۆڵبڕینێک بوونا تانتەنانە زۆربیان تاوانی دزیشان ئەنجام دەدا تاوانی زۆر گەورەشان ئەنجام دەدا لەوانە ئەگەر دوکانێک یاخود ئەگەر ئۆتۆمبیلێک پارینەدا بە زۆربیان لە دوورەوە بەردیان لە جامی سیارەت دە جامی سیارە زیانیان بە کەلوپەلەکان بەڵێ زیانیان پێ دەگەن ئەو شتانەمە ئەو حاڵەتانەمان هەبووە لە بنکەکانی ژەمووی تۆمار کرا
بۆیە ئەوانە ناسنە قالبی ئەوەی کەوا فەقیر بن ئەوانە هەژارین ئەوانە سوالکەر و فێڵوازن بازار کۆنتترۆل کرایە بازار بە ڕێژەیەکی 100 کۆنتترۆل کراوە بەڵام دەبینی تاکتاکە یعنی زیاتر پرسنەوە دەکرێت نابێ هەبێت بەڵێ بە دڵنیاییەوە سەرجەم تیمەکانمان بە مەدەنی و بەوا خوت بە عسکەری کە لە ڕێگای مەفرەزە گەڕۆکەکانمان ئەمە لێ پێچینەوەی لە تاک بە تاچەندەکەی لە بەروی بەڕاستی حاڵەتێکی دیاردەچی ناشارستانی و ناشرین و ناگونجێ لەگەڵ کەلتوری و خۆمان لەگەڵ شاری هەولێر بۆ دیاردەی ناشرین دەبێت. ئەمە یەکێکە لە شێواز و جۆرەکانی ئەم دیاردەیە بریتە لە سوالکردن ئەوەی ئێستا لە دەستم دەیبینین ئەمە گوڵی نێرگزە ئەمە شەقامی گرتووە سایدێک و نیوی گرتووە باشە بەناوی گوڵ فرۆشتن لە چواڕیانەکان لە ڕێگا سەرچیەکان لە پێش نەخۆشخانەکان لە بازارەکان لە شوێنە گشتیەکان ئەمانە چی دەکەن بە ناوی سوالکردن دێن ئەوەی ئێمە زانیمان لە پۆلیسی هەولێر تاوای دزی ئەنجام داوە خەڵکیان نیگەران کردووە هەڕەشیان لە خەڵک کردووە لە ئۆتۆمبیلیان داوە جامیان شکاندووە بە تایبەت ئافرەتانیان بێزار کردووە ئەمانە بەشێکیان خەڵکی بیانیشن بە شێوەیەشی گشتی ئەو حاڵەت و دیاردانە زیادی کردووە ئەمەش بە هاوکاریکردنی خەڵک و هاوڵاتیانە بۆ ئەو کەسە دەستگێڕ و سوالکەرانە کە هەوڵیان داوە یاری بە سۆز و هەستی خەڵکی خێرکەر و باشەکەی کوردستان و شاری هەولێر بکەن با فڕ و فێڵ و شێوازە جیاوازەکانیان لە خۆ دەرخستن وەک خاوەن پێداویستی تایبەت و کەسانی نەخۆش و لە باوشکردنی منداڵی ساوا دایانەوێت خەڵک هەڵخەڵەتێن و پارە کۆبکەنەوە پۆلیسی هەولێر هەموو ئەو کەسانە دەستجو دەکات کە ئەو فڕ و فێڵانە بەکاردەهێن ئەمە تەمەنی 3 ساڵە ئەم منداڵە تاوانی ئەو منداڵە چییە لەسەر شەقام بازرگانی پێوە دەکرێت بۆ کۆکردنەوەی پارە و گەرمکردنی جورفانی چێ ئەو ئافرەتانە فەر بدایە ئەمە لە چوارچێوەی هەڵمەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە هەموو بەشەکانیان لە شارەوانی لە نێشتنی تاوانش بەشدارن ئەمە بەشێکن ئەمە دەستگیر دەکرێن بەڵام بۆ منداڵەکان هاوکاری ئەکرێن بەس گەورەکان زیاتر پرسنەوە دەکرێت ئەوانە چ دەکەن ئەو منداڵە گچکانە ئەمە لە سەرما وەختە ڕق بیتەوە هەمویان سەرمایتیان ئەمە برسیشن بە ناچاری بەکاریان دێ وەکو باند گرۆپ لە شەقامەکان ئەمە لە یەک شوێن بەکار هاتوو زی دەکەن بازرگانیان پێوە دەکەن یعنی گوناح و تاوانی ئەو منداڵانە چییە لەسەرمان دەلەرزن ئەمە کچیان تێدایە ئەم کچانە زۆر جار ڕوبەڕووی هەڕەشە بووینەوە دەستدرێژیان کرایتە سەر ناوەخۆ باندەکان بۆیە پۆلیسی هەولێر لە چوارچێوە هەڵمەتەکانیان باشە بەردەوامن لە دەستگیرکردنی ئەو کەسانە لێپرسینەوەی یاسایی ئەمە لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی هەولێر ئەمە دەدرێنێت دادگا لە ڕێکاری یاسایی هەیە بۆ ئەوەی دواتر دادگایەک لای دەکاتەوە ئەمانە چیان بەسەر دێت گرنگ ئەوەیە لە سوارەوان و شەقامەکان نامێنێن ئەو باندانە کۆنتترۆل بکرێن بۆ ئەوەی ئەم بازرگانیان ڕاوەستێت ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر هەموو تیمەکانمان لە بنکەکان و لە نووسنگەکان وەروە لە پۆلیسی شارەوانیش وەروە بە هاوکاری لەگەڵ دەستگای ئاسایش و هەموو دەستگایەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ ئێمە بە تایبەت باسی ئەوە بکەین بە دیاردەی سوالکردن تەنسیقمان لەگەڵ هەموو دەستگایەکان هەیە ئێمە چاودێریان دەکەین بە کارمەندەکانی خۆمان لە ڕێگای مەفەرەزە گەڕۆکەکانمان لە شوێنە گشتیەکان یاخود لە مزگەوتەکان لە ڕۆژی هەینی لە ڕۆژانی هەینی هەموو مزگەوتەکانمان بەڵێ کارمەندانمان لەوێ تەواجودیان هەیە بۆ دەستگیرکردنی ئەو سوالکەرە فێڵبازانە و هەروە لە ترافیکەکانیش بە هەمان شێوە تەواجودیان هەیە کەوا بە هەمان شێوە بیان بینن لەوێ دەست بەزێت دەستگیریان دەکەن و بە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت و پەڕاویان لێ دەکرێتەوە و ڕەوانی بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەولێر دەکرێت و بە مادەی 390 دەستگیری دەکرێن. مامۆستایەکی ئاینی شاری هەولێر دەڵێت ئەوەی سەرە لەم سوالکەرانە ئەوەیە
چۆن واز و فرمێکیان دێتە خوارێ لە کاتێک خەڵک هەڵدەخەڵەتێنن ئەمانە هیچیان ئەو کەسانە نین کە خێریان پێ بکرێت. سوالکردن تەبەن دوو جۆرە ئێستا کە سوالکردن بە گشتی جۆرێکیان ئەوەی هەر بە ئاشکرا دەستپان دەکاتەوە داوای پارە دەکاتن. زۆرێکی تر ئەوەیە کەوا هەیە مەسن کە لە ترافلایتەکان لە شوێنەکان کلێنکسەکی لە دەستە دەفرۆشی یاخود مەسنکەوە فڵچۆم ئەوەی دەستدای تێبزامی سارە قاوێن دەکاتەوە بەخوا پێشناچی ئەو منداڵانە ئی خۆشیان بیتن وها دەینن منداڵەکە کە ئەنەهو مەشلولیشە دەینی لەو گۆڕی لە مزگەوتێ درێژی دەکاتە پاژۆی هەر کەس سلام دەدەینەوە هەر دەستیتەن ئەو منداڵی بەرز دەکاتەوە قسەی یەکەم و قسەی دووەمی دەست بە گریانێ دەکا ئەم بە زۆرم پێسێرە ئەو گریانەی لە چێ دێتە ئەو گریانەی لە چێ دێتان گریانێکی مستەناوەچی دەگۆترێتن داوای یارمەتی دەکاتن و نوێژی نوێژ خوێنانی شتێک دەداتن وها بەدەنگێکی بەرزکەوە هاوار دەکاتن لۆی ڕجا ئەنداوا دەکەین لە وەزارەتی ناوەخۆ کە وەزارەتی خۆمانە ئەو نەوعە دیاردانە ڕابگرن لێ مەگەڕێن ئەوەی کەوا بەو شێوەیە ماڵی خەڵک دەخواتن واروە هەموو دیاردەیەکیش کە بەناحەق ماڵی خەڵک کەوا تێدا دەخورێتن. ئامادەبوونی سەرجەم لایەنە پەیوەنددارەکان لە حکومی و ناحکومیەکان لیژنەیەکی هاوبەش پێکێنرا بۆ ئەوی کە بتوان دەرەگەی توێژەرانی کۆمەڵایەتی و توێژەرانی دەرونیەوە بتوانن دراسی حاڵەتی ئەو کەسانە بکەن کە لەو شوێنە گشتیانە بە تایبەتی ئافرەتان و نەوجەوانان کار ئەکەن بزانن هۆکاری کۆمەڵایەتی و هۆکاری ئابووری ئەم حاڵەتانە یاخود ئەم کەسانە چۆنە ئەتاوەکو بتوانن بە راپۆرتێک کە ئەم لیژنە هاوبەشەی لێ ئاگادار بکەنەوە و خاڵێکی تریش کە وەکو بڕیارێکی گرنگ لەلایەن ئەم لیژنەیەوە دەرکرا ئەوە بوو ئێمە ئەزانین کە لە ئێستاداوە ئەتا ئێستاش ئەو کەسانی کە با بڵێن ئاواران یاخود پەنابەرن بوونیان هەیە لە هەرێمی کوردستان دیارە ئەمانش ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان بازرگانیان پێوە بکرێ و باشتر مهەیە بن بۆ ئەوەی کە بازرگانیان پێوە بکرێ بۆیە هەمان لیژنە بڕیاری ئەوەیدا ئەو کەسانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن و لە سەر شەقام و شوێنە گشتیەکان کار ئەکەن بتوانین کە لە ڕێگەی لایەنە پەیوەنددارەکان لە دەستگا ئەمنیەکان و هەروە بەڕێوەبەرایەتی پۆلیس بیانێرینەوە بۆ ئەو شوێنانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و بیانێرین و بۆ شوێنی خۆیان بەڵام ئەوانەی کە لە ناو هەرێمی کوردستانن بە تایبەتیش ئەو منداڵانە یاخود ئەو کەسانی کە ئەچێتە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە پێویستە بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ دایک و باوک و کەسوکاریان بکرێ ئەتاوەکو چیتر ڕێگە بۆ کەسانە نەدرێکە لە سەر شەقام و شوێنە گشتەکان بوونیان هەبێت.